تۆری دۆماندا باس لە بابەتێکی گرنگی پەروەردەیی دەکەین ئەویش ئەوەیە کە هەمووان و پەروەردەکاران هەمیشە خەم و باسییان پەروەردەی دروستە. جا یەکێک لەو پەروەردانەی کە ئەمڕۆ بە تایبەتی باسی دەکەین پەروەردەی دایکە بۆ کچەکەی کە دایکان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە ژیانی کچاندا و دەتوانن کچێکی باش پێ بکێنن ئەو بۆ پێی کە کچان زیاتر لەگەڵ دایکیانە مامەڵە دەکەن کاریگەرێکی زۆریان لەسەر دروست دەبێت. باسییان بابەتە دەکەین بە میوانجارەی خاتو کوردستان حەمەڕەشید ڕاهێنەری پەروەردەیی. خاتو کوردستان بەخێر بێت، سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵمان. ئەو بە پرسیارە دەست پێ بکەین پەروەردەی دایک بۆ کچەکەی لە کێکەوە دەست پێ دەکات و ئەبێ چۆن بێت؟ بسم الله الرحمن الرحیم. سڵای خۆی گەورە لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام. دەستان خۆش بێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. دیارە چمکی پەروەردە چمکێکی زۆر فراوان و زۆر گرنگە. ئێمە ئەگەر باز لە پەروەردە بکەین، پەروەردە پێش ئەوەی کە باز لە پەروەردەی کچ بکەین لەگەڵ دایکە، دەوێت باز لەوە بکەین کە پەروەردە لە کەیەوە دەست پێ ئەکات. ئێمە زۆر جار با بڵین دایکان بە هەڵە لەوە تێگەیشتون کە پەروەردەی نەوەکانیان وە هەست دەکەن کە لە تەمەنی گەورەبوونیان، لە تەمەنی بلوغبوونیان دەست پێ ئەکات، کە ئەمە چۆڵیت هەڵەیەکی باوە و تەسەوورێکی نادروستە. بۆیە پێویستە دایکان ئەگەر ئەیانەوێت نەوەیەکی دروست بخەنە ناو کۆمەڵگاوە، پێویستە لەو شوێنەوە کە سەرچاوی پەروەردەیە لێەوە دەست پێ بکەن، کە بە قەنەعەتی من و بەپێی هەموو ئەو توێژەرە زانستیانەی کەوا کراوەوە ئاینی پیرۆزی ئیسلامیش کە زۆر گرنگی بە لایەنی پەروەردەی تاکداوە لە کۆمەڵگایە، ئاماژە بەوە ئەکەن کەوا پەروەردە پێویستە لە پێش دروستبوونی مناڵ، کاتێککە دایک و باوکێک ئەیانەوێ مناڵێک بهێنەبوونەوە، پێویستە لە پێش ئەم هەنگاوە ئەمان بناغەی پەروەردەی مناڵەکانیاندا بڕێژن. و ئەکرێ بڵێن پێشتریش کاتێککە کوڕێک ئەوێ زەواج بکات، پێویستە هەر لەوێەوە بزانێت چ دایکێک هەڵ ئەبژێرێ بۆ مناڵەکانی بۆ نەوەکانی داهاتووی. بۆیە پێم وایە چۆڵی سەرچاوی پەروەردەی تاکی کۆمەڵگا سەرچاوەکەی زۆر قوڵە و پێویستە بە وردی دیراسی ئەو بابەتە بکرێت. وەک گرنگترین وێزگە و سەرچاوی پەروەردەیی خێزانە. ئەگەر خێزانەکان خێزانێکی تۆکمە و پەروەردەیی بن، دامەزراو بن، لەناو خێزانە تاک ئینتاجە بێت و تاک بەرهەم بێت، دەبینی ئەو تاکێکەوە ئەچێت ناو کۆمەڵگاوە تاکێکی وشیار، تاکێکی پەروەردەکرا و تاکێکی ئاڕاستەکراوی چاک دروست ئەبێت. زۆر باشە مامۆستا کوردستان، تا چەند گرنگە متمانەیەکی دروست ببێت لە نێوان دایک و کچداواتە کچ متمانەیەکی زۆر باشی بە دایکی هەبێت بۆی کە پەنا نەباتە بەر کەسی دیکە، پەنا نەباتە بەر بێگانەیەک لە دەرەوە بۆی کە کێش و گرفتێکی بواتە پێشەوە لەگەڵ دایکە باسی بکات. بەڵێ دیسان بەداخەوە زۆر لە دایکانمان کاتێک کە ئەبنە خاوەنی مناڵ و کچ بە تایبەتی تەنها دایکایەتی ئەکەن. خۆی ئێمە دوو جۆر بەخێوکردنمان هەیە. بەخێوکردنێکمان هەیە ئەو بەخێوکردنەی کەوا پێی ئەوترێ بەخێوکردن شیر پێدان و خواردن پێدان و خاوێنکردنەوە و جل و بەرگ و ئەمانە. ینی بەخێوکردنێکمان هەیە بەخێوکردنی پەروەردەکراو. بۆیە دایکان ئاستی دایکان لە هەر جۆرە ئاستێکا بێت پێویستە لەبارەی پەروەردەی مناڵەکانیان زۆر وشیار بن، بزانن کە چەندێک خۆراک و خواردن و پاک و خاوێنی پێویستە بۆ مناڵەکەی، دەیان ئەوەندە پەروەردەکردنی مناڵەکەی و ڕەوشت بەرزی مناڵەکەی پێویستە. و بۆیە پێویستە دایکایەتی لەگەڵ کچەکانیان نەکات. پێویستە دایک هەم دایک بێ هەم هاوڕێی کچەکەی بێت. زۆر جار ئێمە بەڕاستی بەهۆی ئەوەی کەوا لەگەڵ کچانە تێکەڵاوێکی زۆرمان هەیە، بە تایبەتی لەگەڵ کچانی مەرحەلەی جامیعە و گەنجەکانە، زۆر جار کچان کە دێنە لامان خەمەکانی خۆیان باز ئەکەن لەگەڵ ئێمە، دەبینی ئەو فراغەی کەوا تۆیە کە ینی ئەگەر بیتە سەر چەمکە خزمەتەکە تۆیە کە بێگانەیت بە ئەو، بەڵام متمانەیەکی زۆری بە تۆ هەیە خەمەکانی خۆی، ڕازەکانی خۆی، نهێنەکانی خۆی لای تۆ باسەکات لە کاتێکە ئامادەنی لای دایکی باسی بکات. یا هەندێک جار کچانمان هەیە تووشی گرفتێکە بێت، تووشی کێشەیەکە بێت، تووشی هەڵە و تاوانێکە بێت، پەنا ئەباتە بەر کەسێک دوور لە خێزانەکەی، دوور لە دایکی، دوور لە خوشکەکانی، پەناباتە بەر ئەوان بۆی کێشەکەی بۆ چارەسەرکەن. ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خێزان دایک بە تایبەتی ئەو پەیوەند و عەلاقە
پتەوەی نییە لەگەڵ کچەکە تا کچەکەی هەر کاتێک چۆن کە سەرکەوتنەکانی خۆشیەکانی ئامادەی خێرا بەدایکی بڵێ بە هەمان شێوە کاتێک کە پێشی هەڵخزات تووشی هەڵەیەک بوو دیسانە بگەڕێتەوە بۆ لای دایکی و ئەو متمانەی هەیە بەدایک کە دایکی دوانگەی چارەسەری گرفتەکانیەتی هەر چۆن لە کاتی خۆشیەکانە باوەشی بۆ ئەگرێتەوە بە هەمان کە لە کاتی ناخۆشیەکانە دەستی ئەگرێت و چۆنڵی لە هەڵەکانی ئەی پارێزێت و نایڵێ لە وەزاتە پێی بخلیسکێت بۆیە بەڕاستی زۆر پێویستە دایکان لەگەڵ کچەکانیانە دایکایەتێکی ڕاستەقینە بکەن واتە جگە لە دایکایەتی هاوڕێی ڕاستەقینەیان بن جگەی ڕاز و نیازی کچەکانیان بن کچەکان پێش ئەوەی کەوا بچن لای خەڵک ڕازەکانی خۆیان باسکەن نهێنەکانی خۆیان باسکەن لای دایکیان ئامادە بن باسی بکەن ئەمیشە ئەگەڕێتەوە بۆ دایک تا چەند ئەتوانێت ئەو پەیوەندی و علاقە دروست بکات و من بە قەناعەتی منیش ئەو پەیوەندی و علاقەیە ئەگەڕێتەوە بۆ یعنی بدایک کاتێکە مناڵەکەی ڕۆڵەکەی بە پێستیسکی هەڵی گرتو ئەبێ ئالێ و ئەم علاقەیە دروستکە لەگەڵ مناڵەکەیە ئەم پەروەردەیە دەست پێ بکات بۆ لەبەر ئەوەی ئەم مناڵە ئەگەر لەوێوە دایک علاقە و پەیوەندی لەگەڵا بەهێز کرد ئیتر ئەم مناڵە ناتوان بچڕە لەم پەیوەندی و علاقە دروستە و باشترین پەروەردەیش بۆ مناڵ پەروەردەیەکی ئیسلامیە کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی پێداوە و ئێمە بینیمانە و کۆمەڵگای کوردی ئێمەش بەڕاستی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ چەند ساڵانی ڕابردوو ئەبینین زۆر پابەندی چۆنڵیت ئاینی پیرۆزی ئیسلام و عرفەکانی کوردەواری عرفی زۆر جوان بوون یعنی هەندێک جار ئێستا لە کۆمەڵگای کوردەواری خۆمانە بەداخەوە هەندێک چۆنڵی هەڵس و کەوت و تەعامل لە کچەکانمان ئەبینین جاری وایە هەستەکەی کە لەناو مجتەمەعی کوردەواریانیت بەڕاستی کە بەداخەوە ئەوە خراپەیان هەندێک کات دایکان سکاڵا ئەکەن لە کچەکانیان لەوەی کە ئەڵێ ناتوانم یعنی کچەکەم ئەزانم لە هەڵایە ئەزانم هەڵی کردووە بەس ناتوانم پێی بڵێم ناتوانم دەستی بگرم ناتوانم هیچی پێ بڵێم یعنی یەن تکا لە ئێمەکەن ئەڵێ ئامۆژگاری کچەکەم بکە لە کاتێکە ئەمە خەلێکی زۆر گەورەیە بۆ دایک کە خۆی نەتوانێت لەگەڵ کچەکەیە گفتوگۆ بکات ینی ئاڕاستێکە بەرەو باشیەکان لە خراپەکان بیپارێزێت بۆیە بەڕاستی پێویستە دایکان ئەوانەی کە بە تایبەتی هەز بە خۆیان ئەکەن کەوا لە سلوکی پەروەردە و یان پەیوەندی نێوان خۆیان و کچەکانیانە زوعفێکیان هەیە پێویستە جارێکی تر پەروەردەی خۆیان دەست پێ بکەنەوە بەدوای ئەو هەڵەیە بگەڕێنکەوە بۆتە هۆی پچڕانی پەیوەندی نێوان خۆی و مناڵەکانی بەگشتی و کچەکانی بە تایبەتی کەواتە ئەو پرسیارەکەن لێرایە کە دەبێت دایک بەچی شێوازێک ئامۆژگاری کچەکەی بکات بە تایبەتیش لە قۆناغی باڵغبوونە کە قۆناغێکی قورسە و زۆربەی دایکان لەم قۆناغە گرفتیان لەگەڵ منداڵەکانیانە بۆ دروست دەبێت ڕاستە خۆی ئەوە گرفتێکی زۆری دایکان و باوکانە بەگشتی کە ئەمڕۆ ینی سەردەمی ئەمڕۆ و مجتەمەعی ئێستا بەڕاستی زۆر گۆڕاوە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ چەند ساڵانی ڕابردوو مناڵ کوڕژنی ئێهێنا ساحێبی مناڵی گەورە بوو کچ شوویە کرد ساحێبی مناڵی گەورە بوو بەڵام لە قسەی دایک و باوکیان دەرنە ئەچوون یعنی شەرمێکی تەواویان دایک و باوکە کرد بەڵام ئێستا چۆنەڵێیت عرف و یاسای کۆمەڵگاکە بە شێوەیە گۆڕاوە کە خەڵک کرانەوەیکی زۆری بەڕوا ڕوویداوە بۆیە یەکێک لە گرفتەکانی دایکان و باوکان ئەوەیە کە مناڵەکانیان بەگوێیان ناکەن ئەمیشە دیسانەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو هەڵەیە کە سەرەتا لە پەروەردەکردنی مناڵەکانن ئەم دایک و باوکانە کردویانە ئێمە لێرە ڕەنگە دەرفەت نەبێ باسی هەموو ئەو شتانە بکەین بەس ئەکرێ هەندێک شتی گرنگ باس بکەین یەکێ لەوانە کاتێک کە مناڵ ینی لە بەرچاوی بڵێن دایک و باوک کاتێککە هەڵەی ئەکات زۆر جار دایک لی تووڕە ئەبێ باوک دیفاعی لەکات یا باوک لی تووڕە بێ دایک دیفاعی لەکە بە زۆی دایکان دیفاعکەن چۆن ئافرەت و زیاتر لایانی عەتفەکەی ئەوەیە بۆیە زۆر جار مناڵەکان لە ناو خێزانەکانیانە لایەنگری ئەو لایە ئەکەن کە ئەو لایەنگری ئەکا کە پشتیوانی لێ ئەکات بۆ نمونە ئەڵێ کچەکەم لەگەڵ باوکە پەیوەندی زۆر خۆشە یاخود باوکی زۆری خۆشە ئەبینیت هۆکارەکەی ئەوەیە کە ئەم باوکە لە بەچاک و بەخراپ هەر دیفاعی لێ ئەکات و هەر ئەی پارێزێت بۆیە بەڕاستی بۆی ئێمە ینی بۆی دایکان و باوکان بۆی خێزانەکان تووشی ئەو حاڵەتە نەبن بۆ ئەوی مناڵەکان بەگوێیان بکەن پێویستە دایک و باوک پێکەوە پەروەردەیەکی بناغی پەروەردەیەکی باشدا بڕێژن بۆ مناڵەکانیان و لایانی سۆز و عەتف و ناز بخەنە لاوە بەڕاستی هەموو دایک و باوکێ مناڵەکەی خۆی خۆشەوێت یەکێ لەو شتانەی کەوا مناڵ واری ئەکا مناڵ بەگوێی دایک و باوک نەکان ناسپێدانی زۆرە
يعني ئەم مناڵە ئەوەندەی ناس پێ ئەدرێت یاخودێکێتتر لەو هەڵانە ئەوەیە کە دایک و باوک هەیە لە ڕووی مادی و وەزئی باشە، یعنی مناڵەکەی داوای هەر شتێکە نەئی بۆ ناکات، بەردەوام هەموو پێداویستەکانی ئەخاتە بەردەستی. ئەم مناڵە کاتێکە گەورە ئەبێت ئەم مناڵە مناڵێکی بێگوێ دەرئەچێت، لەبەرەوە ئەزانێت ژیان ئەوەیە کە بێ هەمووشە لە بەردەستی حازر بێت، یعنی فێری نازێکی زۆر بووە، فێری شتی حازری بووە. بۆیە ئەم جۆرە مناڵانە مناڵی لاسەر دەرئەچن، مناڵێک دەرئەچن کەوا بەگوێی دایک و باوک ناکەن و هەندێک جار دایکان هەڵەیەک ئەکەن لەوەی کە باوکە نییە لە ماڵەوە، بە بەردەوامی مناڵەکەی ئەترسیان باوکی ئەڵێ باوکە هاتۆ پێی بڵێم کەوات کردو، باوکە هاتۆ پێی بڵێم لێت بدات، یعنی هەڕەشەی لێ ئەکا باوکی، ئەمەش وای لێت کە ئەم مناڵە ئیتر هیچ وجودێک بۆ باوکەکە دانانێ، یاخود یا زۆر لە باوکی ئەترسێت و لەبەر چای باوکە هیچ هەڵەیەک ناکات، یا ئەوەتانێ وردەوای لێ ئەم مناڵە هیچ ینی خۆفێکی لە باوکی نامێنێت، چونکە مەگەر دایکیش پێ بڵێ ڕەنگە باوکە سیفەتی وا بێت بەو شێوەیە کە دایکە پێی ئەڵێت. بۆیە بەڕاستی ئەمانە ئەبنە هۆکار، بۆیە گرنگترین خاڵ ئەوەیە کە ئەو هۆکارانی کەوا وا لە مناڵ ئەکات کە بێگوێی دایک و باوک بکە، ئەبێ دایک و باوک لە سەرەتای پەروەردەی مناڵەکانیانە ئەو هۆکارانە واز لێ بهێنن، یعنی ئەو هۆکارانە هەمووی لابرن، ئەو خاڵە سلبیانە هەمووی دەستبەرداری ببن بۆ ئەی مناڵەکان لە داهاتۆ مناڵێک بن کە وێڕاڵیان بن. و باشترین پەروەردەیش کەوا مناڵ لەسەری پەروەردە بکرێت تاکو بەگوێی دایک و باوکیان کە لە داهاتووە بەڕاستی ئەوەیە کە مناڵ لەسەر ئیسلامەتی و لەسەر مسلمانەتی و لەسەر بەندایەتی بۆ خوا مناڵ پەروەردە بکرێت، چونکە کاتێک کە مناڵ لەسەر پەروەردەیەکی دروست پەروەردەکرا ئەو مناڵە ئیتر یعنی لە کاتی هەبوونی دایک و باوک لە نزیکی دایک و باوک لە دووری دایک و باوک ئەم مناڵ ناتوانێت یعنی بێگوێی دایک و باوک بکات، بۆ چونکە هەمیشە خۆی بە بەپرسیار ئەزان لە بەرامبەر ئەم دایک و باوکەیە. کاتێک کە ئەم مناڵە حاڵی بوو لەوەی کەوا دایک و باوک لە ئیسلامە گرنگیەکی تایبەتی هەیە، ڕێزێکی تایبەتی هەیە، هەنی ئوفێک بەرامبەر بە دایک و باوک لە ئیسلامە دروست نییە بەرامبەر بە دایک و باوک بکرێت. ئەی ئەم مناڵە کاتێک کە لەم چەمکە حاڵی بوو چۆن ئەتوانێت يعني گوێڕایاڵی دایک و باوکی نەکات، کاتێک کە تۆ حاڵیت کرد هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێگوێیی دایک و باوکیان نەئەکرد، تەنها ئەو کاتە نەبێت کە بێفەرمانی خوا بوایەت، بەس لەو کاتە لە فەرمانی دایک و باوکیان دەرەچوون. بۆیە کاتێک کە تۆ مناڵەکەت لەسەر ئەمە گۆش کرد و پەروەردەت کرد، مناڵەکەی تۆش بە هەمان تەریقەوەکو ئەوان گوێڕایاڵی تۆ ئەبێت و لە قسەت دەرناچێت. بۆیە زۆر پێویستە جارێکی تر ئێڵێمەوە کە دایک و باوکان بگەڕێنەوە بۆ ئەو هەڵانی کەوا لە شێوازی پەروەردە تەعاملیان لەگەڵ مناڵەکانە لە بناغی پەروەردەوە دەستیان پێکردو، ئەوانە هەمووی دەستبەرداری بن تاکو مناڵێکی پەروەردەکرا و مناڵێکی گوێڕایاڵیان بۆ بێتە بەرهەم ئینشاءالله. زۆر باشە مامۆستا کوردستان، ینی ئەوەی کە ڕێگە پێدانێکی زۆر بە کچ بکرێت ئایا دروستە بۆ منە هەمیشە بێ ئیشێ بکە، هەمیشە بێ بچێتە دەرەوە بەڵێ بۆ بکرێ، ئامە ڕێگەیەکی دروستە بەتایبەت لە قۆناغی هەرزەکایی دامە تا چەند گرنگە. من نمونەیەکە بۆ باسکەم دوێنێ چوومە ڕێستۆرانتێ بۆ ئیشێک، ینی ئەو هەموو کچەمە بینی لەو تەمەنێکی زۆر مناڵا بوون، دانیشتبوونەوەی نێرگەلە و مەسەلەن لەگەڵ کوڕیکەیە دانیشتو بوون، لەوانەیە لە ماڵەوە تۆدی بۆ شوێنی کەچم، ینی زۆر جار واش وێنە ئەکرێت کە مەسەلە متمانەیەکی باش لەگەڵ ماڵەوەیدا دروستکە، بەڵام ئایا کارێکی دروستە کە بە هەموو شازێک ڕێگەی پێ بدرێم و کارێ بکات؟ دیسان جارێکی تر ئەوە ئەڵێمەوە کە خێزان ئەو ئەرکانی کەوا پێویستە لە پەروەردەی مناڵەکانیە، کاتێ هەر ئەرکێ لە ئەرکەکانی فەرامۆش کرد مناڵەکەی بەلا ڕێیاڕوات، مناڵەکەی پەروەردەیەکی نادروست ئەبێت. بۆیە یەکێک لە گرفتەکانی ئەمڕۆی مجتەمەعی ئێمە و لە گرفتەکانی خێزانی کوردەواری ئەمڕۆی ئێمە ئەوەیە کە دایکان و باوکان ئەڵێ مناڵەکەم چۆتە دەرەوە نازانم بۆ کوێ ڕۆیشتووە، یعنی شەوە کوڕەکەی هەتاوەکو سەعات 11-12 شەو لە ماڵەوە نییە، نازانێت لەکوێیە، کچەکەی بەیانی ئەڕواتە دەرەوە هەتا ئێوارە نایەتەوە، بەناوی لە جامیعەم بەناوی بە هەر جۆرە ناوێک نازانێت لەکوێیە، زۆر بەشیش بەشەوە چێتە دەرەوە. بەڵێ ینی کچانیش هەر بۆ بە شتێکی عورف ینی ئەچنە دەرەوە و ئاساییە. بۆیە بەڕاستی جارێکی تر ئەڵێم ئەمە کارێکی زۆر نادروستە، دایک و باوکان ئەبێ کاتێکە ڕێگەی مناڵەکانیان ئەدەن بۆ هەر جێگەیەک بچن، ئەبێت دڵنیا ببنەوە لەو جێگەی کەوا مناڵەکەی بۆ ئەنێرن، ئەبێ ئاگاداری ئەو جێگەیە بێ. ئەمە کاتێک کە تۆ بۆ نمونە دایک و باوک مناڵەکەی یەکەم قۆناغ کە لە دایک و باوک دوور ئەکەوێتەوە قۆناغی باخچەیە، ئەو دایک و باوکانی بە تایبەتی کە دەوامیان هەیە و مەجبور مناڵەکانیان بخەنە باخچە و دایانگە بە تایبەتی بڵین دایانگە بچووکتریشە بڵێ مناڵی ساوایتیایە، ئەبێ لەوێەوە بزانی کێوە مناڵەکەت هەڵەبژێریت، کام دایانگەی بۆ هەڵەبژێری، دوایی کام باخچەی بۆ هەڵەبژێری، دوایی مناڵەکەت دەخەیت کام قوتابخانە، پاشان کامە هاوڕێکانی مناڵەکەتن. پێغەمبەری خوا فەرمێ ئەلمەرء عەلا دینی خەلیلی، دایکان و باوکان ئاگایان لە هاوڕێی مناڵەکانیان نییە،
نەخۆیان هاوڕێیەتێکی ڕاستەقینە بۆ مناڵەکانیانەکەن نە ئاگەیشیان لە هاوڕێی مناڵەکانیانە ئایا مناڵەکانیان لەگەڵکی هاوڕێیەتیەکەن بۆ کوێ ئەچن کاتێکە کچەکەت ئەڵێ ئەچم بۆ فلانە شوێن ینی پێویستە ئەو دایکە زۆر بە زەحمەت ڕێگەی پێبات و یەکێتر لەو هەڵانی کە دایکان ئەیکات ئەوەیە کە دایک خۆی ڕێگە بە کچ ئەدات بەبێ ئاگداری خێزانەکەی بەبێ ئاگداری هاوسەرەکەی بەڕاستی بۆیە پێویستە دایکان و باوکان پێکەوە ئاگدار بن کچەکەی بۆ کوێ ئەچێت بۆ مناڵێتم بۆ دەورێ بۆ فلانە شوێن ئەم دایکە با یەکەم جار لەگەڵ یا بچێ ئەم باوکە با یەکەم جار لەگەڵ یا بچێ خۆی لەوێ نیشتەجێ بکە بزانە دەورەکە چییە باسەکە چی ینی حاڵی بێ لە مەوزوعەکە یعنی من ڕۆژێک نمونەیەکی زۆر جوانم بینی لە ماڵێک بووم میوان بووم کچەکەی هاتەوە تەمان بڵێن لە قوتابخانە بوو کە هاتەوە وتی بەدایکی وتی وڵی ئەمڕۆ لە قوتابخانە بردینیان بۆ شوێنێک وتی بۆکی وتی وڵی بردینیان بۆ شوێنێ بخات تۆ حەزی لێ نییە یەکسەر کچەکەی زانی کە دایکی حەزی لێ نییە بەس باسی کرد یەکسەر بەدایکی وتم چۆن ئاوتی وها فێرم کردووە بۆ هەر شوێنێک بچێ بیش زانێ حەزم لێ نییە یەتەوەم باسەکات هەموو جارێڵە پێڵە مەڵم ڕۆڵە بۆ هەر شوێنێک ڕۆیشتی لەبەر من ینی حساب بۆ من مەکە بڵێ دایکم پێی خۆش یا پێی خۆش نییە ینی چاو لە مراقبەتی خوا بێت خوا بە محاسب و مراقبی خۆت بزانە ئەو شوێنەی کە بۆی ئەچی بزانە تا چەندێک شەرعەتی واتیە تا چەنە دروستە تۆ لەو شوێنە دابنیشیت تا چەنە دروستە تۆ گوێ لەو خەڵکە بگریت ینی بۆیە مناڵەکە لە ڕوانگەی ئەوە زانی کە نادروستیشە شوێنەکەی زانی کە شتەکەیشی باش نییە بەسەر باسی کرد بۆ دایکی بۆیە بەڕاستی من زۆر معجبی ئەو دایکە بووم بۆیە زۆر پێویستە دایکان وا لە کچەکانیان بکەن بە تایبەتی دایک و کچ پەیوەندیەک و علاقەی تەواویان هەیە وا لە کچەکانیان کەن ئەگەر بۆ شوێنێکیش ڕۆیشتن بەبێ ئاگاداری دەکەن دوایی بۆیان باس بکەن بۆ لە پای ئەوەی کە کچەکان ئەگەر دایک نەبنە ئەو شوێنەی کەوا هەموو شتەکانی خوانیان بۆ باسکەن و بۆیان بگەڕنەوە ئەو کاتە ئەو کچە پەناباتە بەر کەسێکی تر بەس شوێنێکی تر مەرج نییە ئەو شوێنە و ئەو کەسێکەوە ئەم کچەی تۆ پەنای بۆ ئەبات شوێنێکی دروست بێت چونکە زۆر جار کچەکان ئەبینیت کاتێککە ئەچنە هەندێک شوێنی هەڵا بەحساب بۆ چارەسەری کێشەکانیان ئەبینی سەرچاوەکەی لە کێشەی خێزانی لە کۆمەڵێک شتی زۆر خراپ سەرچاوەکەی دەرئەچێت و کە ئێمە عنی لە مجتەمەی خۆشمانە ئەو نمونانەمان زۆر بینیوە بۆیە بەڕاستی پێویستە دیسانجارێکی تر ئەڵێم پەیوەندی و پەروەردەی مناڵەکان ئەبێ زۆر لە مناڵیەوە دەست پێ بکات تاکو مناڵەکان کاتێکە گەورەیە بن و ئەو تەمەنی کە ئێستا ئیتر تۆ دەسەڵات نییە بەسەر کچەکە بەسەر کوڕەکە خۆ تۆ ناکرێت بڵێ کچەکەم ناوێ بچی بۆ جامعە نایە بچی بۆ دەرەوە نایە بچی بۆ دەورەکە بە کوڕەکەت بە هەماشی ئەبێ دەستی لێ بەرەیت ینی وای لێ بکەی متمانی بەخۆی هەبێت بەڵام چۆن تۆ پەروەردەی ئەەکەی لە مناڵیەوە تا ئەم مناڵەت کە چووە هەر شوێنێک وەکو ئەوە بێت کە تۆ خۆت لەگەڵیت ئەوە خاڵی گرنگە باشە زۆر باشە لێپێچینە و لێپرسینە و ئاگا لێبوون لە منداڵ لەلایەن دایکەوە بە تایبەتی بۆ کچەکەی زۆر جار زەبر و زەنگە بەکارهێنانی تونند و تیژیە هاوارکردنە ئەین زۆر جارە بێتە ناکۆکی لە نێو خێزانە ئەبێتە کۆمەڵە کێشەی خێزانی ئەم تونند و تیژیە بەڕاستی ڕێگایەکی دروستە بۆی کە دایک پشتی پێ ببەستێ بۆی کە کچەکەی بترسێنێ هەڕەشەی لێ بکە بۆی کارێکی هەڵە ئەنجام نەدات خۆی یەکێکی تر لەو هەڵانێکەوە دایک و باوک ئەیکات و بتایبەتی دایک ئەوەیە کە زۆر جار وا هەست دەکات لە ڕێگەی تونند و تیژیەوە ئەکرێ پەروەردەی مناڵەکەی بکات کە هەندێک جار ئەو مناڵانەی کەوا لە خێزان دوور ئەکەونەوە یا ئەو مناڵانەی کەوا تووشی ڕق ئەبن یا ئەو مناڵانەی کە تووشی ئەو بێگوێیە ئەبن لە گەورەیە چۆن مناڵ کە گەورە بوو هەستی بەبوونی خۆی کرد ئیتر چۆن لە یەک و بڵێ بێمنەت ئەبێ لە هەندێک شت ئەو کاتە ئەم مناڵی کە تۆ لە بیدایەتەوە بە مناڵێکی ینی زۆر بە تونتیژی لەگەڵ مامەڵەو کردووە ئەم مناڵەکە گەورە بوو مناڵێکی ینی پەروەردەکرا و باش دەرناچێت بۆیە ینی من بۆ خۆم هیچ قەناعەتم لەگەڵ تووڕەبوون و لێدان و ئەوە نیە لەگەڵ مناڵە هەندێک جار ینی تووڕەبوونێکی کەم هەندێک ئەویش بەپێی قۆناغەکان ینی تۆ سیرکە پێغەمبەری خوا سەڵسەم کاتێک کە ئامۆژگاریمانەکە کە مناڵەکانمان فێری نوێژ بکەین یعنی ئەفەرمێ لە تەمەنی 7 ساڵێ فێری نوێژیان بکەن لە تەمەنی 10 ساڵیە ئەبێت تۆ ئیترگە مناڵەکە نوێژی نەکرد تۆ لێی تووڕەبیت یا هەندێک جار لێدانی کەم بەس چۆن لێدان لە ئیسلاما چۆنە ئەبێت لێدانێک بێت کە ئەم مناڵە هیچ زەرێکی پێ نەکەوێت ینی تووڕەبوونێک بێت کە ئەم مناڵە هیچ زەرێکی دەرونی بۆ دروست نەبێت ئیسلام ئاواهی چەمکە پەروەردەکانی دیاری کردووە بۆیە هەندێک دایک ئەبینین بە تایبەتی دایکان یا هەندێک جاری باوکان ئەبینی ینی مناڵەکەی 2 ساڵە پەرداخی ئاوە ڕێژێ هەتا توانێت ئەیکوتە یەک زلەی لێ ئەیا فەقیرە ملی ئاوە ئەخولێنێتەوە بۆیە زۆر گرنگە دایک و باوک لەوە حاڵی بن لەکەیەوە دەست ئەکەن بە چۆنەڵیت محاسبەی توندی مناڵەکانیان لەکەیەوە هەڕەشە دەست پێ ئەکرێت
بۆیە من بە هیچ شێوەیە لەگەڵ ئەوانیم ئینسان قەناعەتم وایە دایک و باوک هەتا نەرم و هێواش بێ لەگەڵ مناڵەکانیان بەو شێوەیە پەروەردە ئەبن و دوایش هەر بەو شێوازە نەرمیە مناڵەکە زوو شت وەرەگرێت چونکە لەگەڵ تونند و تیژیان مناڵ تووشی ڕق ئەبێ ڕقیش شت وەرناگرێت بۆ گەورەبوونیشی کاریگەری زۆر باشێ ینی سێرەکەم کەسایەتێکی نەرمونیان و لەسەر خۆیانی بۆچی لەوەی لە بیدایەوە کە باسەکرد بۆ شازە بووە بەتەکیید ئەم مناڵەکە تۆ بە شێوازێکی نەرمونیان مامەڵی لەگەڵاکەیت کاتێک گەورە ئەبێ ئەم بۆ خۆی هەڵسوکەوتی زۆر نەرمونیان و ئینسانێکی هادیە دواتریش ئەم مناڵە بۆ مناڵەکانی خۆی پەروەردەیەکی دروست ئەکات یعنی سیرکە ئەو دایک و باوکانی کە ئەبینی ئێستا تونن هەڕاش ینی تووڕەن لەگەڵ مناڵەکانیانە کاتێک کە سەیری ڕابردووانەکەی ئەم کوڕە بە هەمان شێو باوکی لەگەڵ مامەڵی کردووە لە مێشکات تەسپیەوە ئەزانە ئەبێ هەر بەم ئوسلوبە مامەڵ لەگەڵ مناڵەکەی بکرێت لە کاتێکە ئەمڕۆ قۆناغێکی ینی جیاواز و سەردەمێکی جیاوازە ئەبێ ئێمە لەگەڵ گۆڕانکاریەکانی سەردەما پەروەردەی مناڵەکانمان لەگەڵیا بگۆڕین لەگەڵ یعنی چ شێوازێک پێویستە بەو شێوازە مامەڵە بکرێ و ئیسلامیش هەمیشە لەگەڵ نەرمونیانی و لەسەرخۆیە بوو و بە نەرمونیانی و لەسەرخۆیش مرۆڤ زیاتر لێک حاڵێ بێت و شتەکان وەرەگیرێت زۆر باشە ماوەستا کوردستان بەخشینی خۆشەویستی تا چەند دەبێتە هەوێنی سەرکەوتنی پەیوەندی نێوان دایک و کچ خۆشەویستی بۆ هەموو مرۆڤێک ئەنی ئەکرێ بڵێم پێویستێکی زۆر زۆرە وەکو چۆن خۆراک پێویستە بۆ ئینسان خۆشەویستی پێویستە بۆ هەموو ئینسانێک ینی هەموو ئینسانێک کام ئینسانی تۆ هەستی پێکی لێ ئەمە ئینسانێکە ئینسانێکی تووڕێ ئینسانێکی مڕمۆچە ئەوەیە سێرەکەی دوجار ئەم ئینسانە ئیلا لە ڕێگەیەک و پێویستی بەوەیەکەوە محیبەت و خۆشەویستی پێبیت مناڵ بە تایبەتی تر ینی مناڵ بە تایبەتی تر پێویستی بەوەیەکەوە دایک و باوک محیبەت و خۆشەویستی پێ بدات بەڵام ئەبێ دایک و باوک ئاگدار بێت لە پێدانی محیبەت و خۆشەویستیە سنوور نەبەزێنە بگاتە ڕادەی ناسپێدان ناسپێدان پەروەردەی مناڵ سەقەتەکە مناڵ ناتوانێ مناڵ بەو شێوەیە کە خۆت ئەتەوێت پەروەردەی بکەیت بۆیە پێویستە دایکان و باوکان دایک بە تایبەتی لەگەڵ کچەکانیە لە ڕێگەی ئەو محیبەت و میهرەبانی و مەوەدە و خۆشەویستی کەوا هەیەی وەکو سیفەتی ئافرەتێک پێویستە ئەمە بەخشێتە کچەکەی بۆ لە پای ئەوەی کەوا کچەکەی کچێکی ئەمیش چون کە دایک ئەمەی بەخشی بە کچەکەی کچەکرد بە هەمان شێو ئەمە ئەبەخشێتەوە دوایی بەنەوەکانی خۆی وە بە کۆمەلگا بەگشتی ینی ئێمە ڕەنگە لاتان سیر ئێمە زۆر جاکە باسی تومتیژی و تووڕەیی ئەەکەین وەزین هەر پیاوێک ڕەگەزێکی بڵین ڕەگەزی نێر تووڕەیە بەڵام هەندێک جار بڕاتان هەبێ من لە کچانە تووڕەبوونی وان بەدی کردووە کە ڕەنگە کەم لە پیاوانە ئەم حاڵەتە هەبێت کە وردە وردە دیراسی ئەەکەی لی وردە بیتۆ سێرەکەی ئەم کچە لە ماڵەوە خێزان هەمووی دایک و باوک هەمووی بەتونی بە بێ خۆشەویستی لەگەڵ مامەڵەیان کردووە ئەم کەسە ینی فەراغێکی زۆری محیبەت و خۆشەویستی هەیە ینی کچ هاتوتە لامان توێتی هەستەکەم دایکم باوەکو باوەژن مامەڵەم لەگەڵا بکات بۆیە مەسلەکە ئەوەیە کە ئەم دایکە فەراغی محیبەت و مەوەدە و خۆشەویستی بۆ ئەم مناڵەی پڕ نەکردوێتەوە تاکو مناڵەکە هەست بەم خۆشەویستی بکە هەست بەم لایەنە سۆز و عەتفی دایکەی بکات و لەم ڕێگەیەوە ئەم دایکە بتوانێت پەروەردەی مناڵەکەی بکات بۆیە بەڕاستی مەسلەی خۆشەویستیش بابەتێکی گرنگە بەڵام نەگاتە ڕادەی ناسپێدان و ینی هەڵگرتنی نازی مناڵەکە و دوایی پەروەردەکەی سەقەت بێت بە ئەمە کۆتا پرسیارم بێ بە کورتی خات و کوردستان هەڵسەنگاندنتان چۆنە بۆ پەروەردەی دایکان لە ئێستادا بۆ کچەکانیان وڵات جا تو کردە کۆتا خاڵ کە ئەوە تاوان هەموو پرسیارەکان گرنگ بوون بەڵام ئەوەش هەر پرسیارێکی زۆر گرنگە ئێمە بەڕاستی تاک ینی کۆمەلگا لە تاک پێک دێت تاکەکان زۆر گرنگە لە هەموو ئەو شوێنانی کەوا تاکی تاکەوە بێتەوە هەمووی سەرچاوی پەروەردەکردن بێت بەڵام بەداخەوە لە مجتەمەعی ئێمە ئێستا پەروەردە چەمکی پەروەردە لە هەموو ڕووەکانیەوە بەرەو لاوازێکی زۆر چووە ینی بەداخەوە چونکە کاتێک ینی تۆ سێرەکەی مناڵێک لە باخچەکە و لە دایانگەکە و لە ناو خێزانەکە پێویستی بە پەروەردەیە کاتی ئەچێت دەورەکە پێویستی بە پەروەردەیە بەڵام بەداخەوە ئەم پەروەردەیە لە هەموو شوێنەکانی یا هەندێک جار ئەبینی پەروەردەکە پەروەردەیەکی نادروستە بۆیە بەڕاستی با ئێمە چۆڵیت بەلایەنە سلبیەکان نەڵێن بڵێن هەر هیچی نەماوە بەڵام بەڕاستی پەروەردەی کۆمەلگای ئێمە لە ئێستەیە بەهۆی ئەو هۆکارە نادروست و خراپانی کەوا لە کۆمەلگای ئێمە بڵاو بۆتەوە بۆ بە شتێکی باو وای کردووەکەوە پەروەردە بەرەو بێهێزیکی زۆر ڕۆشتووە پەروەردە زۆر خراپ بووە لە ئاستێکی زۆر نزمەوە بەرەو داوازینی زیاتیش ئەچێ ئەگەر لەسەری بەردەوام بێت ئەوەی کە گرنگە حکومەت
پێویستە ئاور لە لایانی پەروەردە بداتەوە و هەموو لایەک پێویستە کار لەسەر پەروەردەی تاک بکەن و گرنگترین وێزگە و دەستگایەکەوە پەروەردەی تاکی تیا ئەکرێت خێزانە. ئەگەر خێزانێکی پەروەردەکرا و ئاراستەیەکی باش بکات تاکان لەناو خێزانەکان و دەرئەچن بۆ ناو کۆمەڵگا ئەبینیت ئەو کاتە کۆمەڵگا هەمووی باش ئەبێت. بۆیە بەڕاستی لە ئێستایا من وە ئەبینم کە پەروەردەی کۆمەڵگای ئێمە بەهۆی ئەو شتانێکەوە بڵاو بوونەتەوە. بۆ نمونە ئەو مسلسلانێکەوە ینی بەبێ ئەوەی کە خەڵک پارەی پێ بەئەچێت ناو ماڵی هەموو کەسێکەوە، یعنی ئەم مسلسلانە وای کردووە کە پەروەردەی هاوسەرایەتی خێزان بەگشتی، پەروەردەی دایک و کچ، پەروەردەی ینی هەموو لایەکی تێگاوە، ینی خەڵک وای لێ هاتووە بە شێوازێکی وێنەی و یعنی تەقلید و جۆرێک مامەڵە ئەکات و بیر ئەکاتەوە. خەڵک ئەسڵی واقعی ژیانەکەی بیر چۆتەوە و ئەزانێ ژیانی خۆی ئەبێ وەکو فلیمێک وابێ، وەکو مسلسلێک وابێ، وەکو شتێک وایە. بۆیە بەڕاستی ئەمانە هەمووی کە ئەمەش چارەسەرەکەی لای حکومەتە پێویستە یعنی بەڕاستی ئەو کەناڵانی کەوا فلیم و مسلسلی ناپەروەردەیی لێوە لێ ئەدرێت و ئەوانەی کە کار ئەکەن لەسەر تێکدانی بنەمای خێزان و پەروەردەی تاکانی کۆمەڵگا پێویستە حکومەت ئەوانە هەمووی قەتع بکات لایەن بەرێت. و خاڵێکی تر بەڕاستی مزگەوتەکانمان مینبەرێکی زۆر گرنگ و کاریگەرن بۆ پەروەردەی کۆمەڵگا بەگشتی و پەروەردەی خێزانەکان بە تایبەتی کە پێویستە مزگەوتەکان ئیش لەسەر ئەوە بکەن کەوا جارێکی تر پەروەردەیەکی دروست و تەواو بگێڕنەوە بۆ کۆمەڵگا و هەموو ئەو شوێن و سنتەر و ڕێکخرا و لایەنانی کەوا ئیش لەسەر پەروەردە ئەکەن پێویستە بگەڕنەوە پەروەردەی دروست. و لێرەش ئەتوانم بڵێم کە باشترین پەروەردە ئەو پەروەردەیەکەوە ئینسان لەسەر ئاینی پیرۆزی ئیسلام خۆی و ماڵ و مناڵ و دەوروبەرەکەی پێ بگەێنێت. بۆیە گەر ئێمە بمانە بێ جارێکی تر کۆمەڵگامان بە پەروەردەیەکی دروست پەروەردە بکەینەوە پێویستە بگەڕێنەوە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو شێوازێکەوە ئیسلام بۆی دیاریکردوون لە پەروەردەکردنی مناڵەکانمان و ڕۆڵەکانی داهاتوومانە و لەسەر لە پەروەردەکردنی تاکە ئێمە لەسەر ئەوە نەوەکانمان گۆشکەین ئینشاءالله. بەڵێ سپاس بۆ خاتۆ کوردستان حەمەڕەشید سەرڕاهێنەری پەروەردەی. سپاسەکەی مامۆستا. خوا بەخێر بێت. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس.